کتێبخانەی ڕادیۆیی. لە هەوڵی نەساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئەوەی گوێگر بە ناوەڕۆکی یەکێک لە بەرهەمە ناودارەکانی جیهان، ئیزگەی دەنگی گەلی کوردستان ڕۆمانی ئەو دیوی کوێستان بە زنجیرە پێشکەشەکات. ئەم ڕۆمانە یەشار کەمال موسیوێتی و ڕەسوڵ سوڵتانی لە فارسیەوە کردوێتی بە کوردی. مافی بەرهەمێنانی ڕادیۆییشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ڕۆمانی ئەو دیوی کوێستان ڕۆژانە دوا بە دوای هەواڵەکانی کاتژمێرێکی پاژنیۆڕۆ پێشکەشەکرێت. لەبەر خۆی وتی ئیزگیل هاتۆتە بەر دەرگا هەڵی گرەوبی بە نانا ئەو ئیزگلە سەری لێشێواوە هێشتا بۆ پشکوتنی لۆکە لە چووکوراوە زۆری ماوە دیارە ئەمساڵ پەتاو ئافەت لە ڕێگەی ئیزگلی داوە نەکا ڕێگی ئەو بەڵا لێدراوە کرما بوو بێ نەکا مەشک کرتان دبێتی هەروە هەڵەکەندرێو دێ لەبەر بەڕۆچکەی ماڵەکەیان دانیشت بوو لاقی لێ درێژ کردبوو پاڵی بە دیوارەوەدا بوو پاکی کەوتبوو لە کەنەفتیان سەری لێ تێکەچوو لە ڕوولاواز ببوو پیری پرزەی لێ بڕی بوو خەمێکی قۆڵ بە ڕوخسارە بزڕکاو و چرچ و لۆچەکەیەوە بەدیەکە ڕدێنە درێژ و سپی و بۆز و چڵکنەکەی کەوتو بۆ سەرسنگی و بەر ببووە برۆ کوڵکن و ئاڵۆسکا و ماش و برنجیەکەی کەوتو بۆ سەر چاوردە سەوزەکانی کە پێڵۆکانیان سوور هەڵگەڕا بوو زاری لە نێوان ڕدێن و سمێڵەکەیەوە بە حاڵ دیار بوو سەری تەواو ڕووتا بوو و مووی بۆ دەرمانیش پێوە نەما بوو پێیەکانی زل و ڕەقەڵە و ڕەش و قڵی شاو بوون و نینەوکەکانیشی زەرد و درێژ پانتۆڵت جاوەکەی کە بە دەست دوورا بوو لەبەر پینە دیار نەبوو کراسەکەشی هەروە کاریلەیەک لە دەور و پشتی مڵومۆی بوو بڕێک لەولاترەوە مریشکێک هەڵڵایەکی نابۆ هەر مەپرسە چەند جوجەڵێکی نەرمۆڵە هەر ئەدوت گڵۆڵە بەنێکی زەردن و دەستیان لێ بدەی هەڵەوەرن لە دوای مریشکەکەوە لە نێو زبڵ و زاڵەکەدا ڕاکە ڕاکیان بوو مام خەلیل لەو دنیادا لە هەموو شتێ زیاتر حەزی لە سەیری ئەو جوجەڵە زەرد و نەرمۆڵانە بوو کە تازە هێلکەیان تروکاند بوو هەوڵیانەدا هەتا و خاک بناسن جار و بارە بە گارەگاری مریشکە کە سەرێکی هەڵدێنا و ئەی بۆڵان دەکماڵت کاول بێ هەی چەند دەقیڕێنی سەری بەرەدایەوە و چناگەی بە سنگیەوە ئەنووساندەوەی وت ئەگەر ئیزگیل بێ و بەردەرگە بگرێ ئەگەر لە چووکوراواش لۆکە بپشکوێ و هەموو دەر و دەشتێش سپیداگەڕێ ئەمساڵ ئەژنۆکانم لە دووم نایەن من ئەمساڵ بەو حاڵەوە ناتوانم بچمە چووکوراوە ناتوانم خەلیل ناتوانم بڕێک لە دوانی ئۆڕۆ لای دابوو کە هەستا بەڵام بە زەحمەت بانگی بووکەکەی کرد هۆ کچێ قومێک ئاو بەملی شکاوت بانگی هێشت بەڵام هیچ وەڵامێک لە ژوورەوە نەبوو وتی کەس نییە چۆڕە ئاوێک بە پیاو بدە پیاو بمرێ باشترە و پیر نەبێ چووە ژوورەوە و جاملکەکەی پڕ کرد کە ئەی خواردەوە دەستەکانی ئەلەرزین و ئاوەکە بەلا دەم و ڕیشیدا ئەچۆڕایەوە هەروە کە خۆی ئەدایە سەر تێڵاکەی ئەڕۆیشت و ڕاوەستا بەرەو گردەکەی ڕوبەڕوو کەوتەڕێ کە دەمەندەمی ئێوارێک گەیشتە سەر تەپۆڵکەکە لە دوورەوە مژێک خەریک بوو پێدەشتەکەی دا ئەپۆشی پێدەشتە کاکی بە کاکەکە ڕەنگی خۆڵەمێشیە گرت وای هاتە پێش چاو کە پۆلە ئیزگلێکی بە ئاسمانەوە دیتووە ئیزگل هات و بەردەرگەی گرت ناکرێ هەڵی نەگری و نەیبەی هەر بەپێی عادەتی ساڵان ئەگەر بە گوندیەکان نەڵێ لە چووکوراوە لۆکە پشکوتووە خۆ گوندیەکان کەوڵە دەکەن خەلیل ئەگەر درەنگ بگەنە لۆکەڕنینەوە و دوای پشکوتنی لۆکە سەپان و پاڵی گوندەکانی دیکە چی لۆکەیە کۆی بکەنەوە و خەڵکی گوندەکەی تۆ درەنگ بگەنێ و کێڵگەیەکیان دەست نەکەوێ بۆ لۆکە چنینەوە خەلیل جاچیان پێڵێ ئەڵێ بەسە هۆچوم
ئیزگیل لە پێدەشتی کاکی بە کاکی داخلایەوە و ئەوەش بەلای مام خەلیلەوە یانی ئەوەی لە چووکوراوە لۆکە خەریکە پشکوێ هەموو ساڵێ ئەو دەمانە لەوانەیە بڕێکیش زووتر مام خەلیل ئیزگیلێکی کە لە پێدەشتەوە هەڵکەنرابوو هاتبوو هەڵەگرت و لە لق بەلق و گەڵا بەگەڵا و درک بەدرکی وردەبەوە و ڕاستەڕێو بە هەڵەداوان خۆی ئەگەیان دەکوێخا و ئەیوت هەتی وەکەی کوێخا خدر ئیزگیل هات ڕیزێکیشم بە چاوی خۆم بینی کە وەک قەتاری قاز و قورینگان بە دوای یەکدا بەرەو چیای تەکەچ ئەڕۆیشتن بە گوندەکان بڵێ هەتا 3 ڕۆژی دیکە خۆ ئامادە بکەن بچین بۆ لۆکەڕنینەوە گوندەکانیش بە 3 ڕۆژان خۆیان تیارە کرد و بەرەو چووکوراوە بەڕێکەوتن علی کە گەیشتەوە کاروان ستەری ئەسپەکەی بەردا گوندەکان وتیان کوا کوڕی وەک عەلی یاخوا دەست بۆ هەر شتێ بەرێ ببێتە زێڕ و سەیری ئەسپەکەیان کرد و پێکەنین کوڕەکەی لێی چوە پێشێ وتی قسەی خۆمان بێت چاک لە ئارەقدا خوساوی ها ئەوە مام خەلیل شت سوار کرد ئەگەر ئەسپەکەمان بمرێ ننکم چیەکە عەلی جوابی نەدایەوە کوڕە لەسەر ڕۆشتەوتی ئەگەر بمرێ عەلی وتی با بتۆپێ بە دوای ئەو قسێدا تفێکی زلی لە عەرزەکە کرد کوێخا کە مام خەلیل و مرێمۆکی بەسەر کەحێلەوە بینی وتی کوێخافیکەی خۆی ئەناسێتەوە ئاخری حیزبەتیتان خسەنێ و ئەو گوندۆکەیەشەوە و دژی من و بکرەشێت دژی من و حکومەتەکەمان و هەموو دەستان داوە تا دەستی یەکتری و ئاوە مەریەمۆک لەو کاتەوە مام خەلیل سواری ئەسپەکە ببوو ئەی بۆڵان بە تایبەتی هەر کاتێک ئەسپەکە سەسمێکێدا بۆڵەکەی ئەو خسترە بووە لە تاکە قەڵا تێپەڕین و گەیشتنە سێرچەلیک لێرەوە ڕێگەی کوێستان دەستی پێکرد ڕژد و تەلان و ناخۆشترین ڕێگەکان بوو بۆ ئەوە نەبوو پێی بڵێ ڕێگە ڕێچکەیەکی باریک و پڕ لە وردکە بەرد بەردی تیشتیش تەنیا بوو پێ بنیتە نێوان کوچک و بەردەکانەوە ئەسپەکە کاتێک گەشتە ئەو ڕێگەیە ئیتر مرێمۆ گاگری گرت ئیتر قسەی دڵی ناشاردەوە مام خەلیلیش ئەی بیستن و خۆی لێجێلەکردن وتی مێ برا لە مێ ئەگەر تین و هێزت تێدانیە مێ ئەگەر هێزی ئەژنۆت نییە مەیە هەموو ساڵێ لێی سواری ئەسپەکەی ئێمەبی خۆ ئەسپی خەڵک ئەسپی بابت نییە خۆ بەو چاوەشینانەتەوە لۆکە بۆ من ناچنیتەوە تۆ کۆیەکەیوە و ئەو حەسەنە چڵمنەی کوڕت لە سمت و قونی ژنەکەیەدا بۆ ئەوەی ئەوەندەی دیکەش گەورەتر بێ و لاوەکانی دیەکەیفیان پێی بێ مێ برالە مەیە پیسایی بەڕدێنت برایمی من چی بەدەستەوە نەکێشا مەیە کون دەبووی شوم مەیە بۆقی چاوشینی زەلکاوان مەیە شەیتانۆکەی و شکڵات و ئەو تووڵە سێت لێبوو گەورەت کرد تەنانەت کەرێکیشی بۆ نەکڕی کاتێ سوور ئەبینی ئەو لۆکەی کۆی ئەکەیەوە ئەو لۆکەی بەو چاوەشینانەتەوە ئەیچنیتەوە ئەو لە قونی ژنەکەیەدا تۆژمەیە خۆ بە زۆر دەستیان نەگرتووی بەرەو چووک و ڕاتکێشن مەیە پیرە بەراز دێ و دوایی بەو بیانۆی ئەژنۆکانت هێزیان نیە سواری ئەسپەت داماوەکەی خەڵکەبی ئەو ئەسپە لاوازە کە لاقەکانی تێگاڵێن و خەریکەم دێ ئاخر هیچ ناڵێ ئەو ئەسپە دوو کەسی پێ هەڵ ناگیرێ و ئەمرێ و ئەو مرێمۆکە سەر بە هەش و مل بە کوێنە ئەبێ بە پێیان بڕوە و ناشتوانێ بڕوە و لەو نیوەڕێ ئەمرێ کوڕە بۆ ناچی سواری قەڵاندۆشی ئەو ژنە ڕشکن و بۆ گەنیوەی کوڕەکەت بی یاخوا عەمرت نەمێنێ و سەردەر نەبەی خەلی لە پیر بۆ بەڵایانەی بەسەر برایمەکەی منت هێنا ناوە پاکەکەیت زڕان ئەوە پیاو بیر ناکاتەوە پیاو سەر بە ماڵی ویژدانی خۆیدا ناکاتەوە ئاخر ناڵێ ئەگەر ئەو ئەسپە بمرێ دایک و ژن و مناڵی ئەو هەتیوە لێ قەوماوە لەو چێ و کەژەدا سەرگەردان ئەمێنەوە ئای کوڕە هەیماڵ کاولی بێویژدان ئەو بەڵایانەی بەسەر برایمەکەی منت هێنا عمرێک دەربەدەرت کردین خەڵک چوزانن هەر خۆم ئەزانم مام خەلیل چلووکی ڕدێنی خستوە نێو زاری و بەپووکە بێددانەکانی ئەیجوین و خۆی لێکەڕە کرد جاری وابوو وەخت بوو لە داخە تەقێ لە بەرخۆیەوەی وت شەیتان ئەڵێ چەپۆکێکی پێدادەی و
فرێی دێ بەرپەی ئەسپەکە با بمرێ بەڵام ئەی ئەگەر هاتوو نەمرد و وتی مام خەلیل خستومی خوارێ مام خەلیل بانگی کوڕەکەی کردوتی ئەزانم ڕۆڵە سۆمای چاوەکانم سۆمای چاوی ئەو گوندە نوری چاوی ئەو دنیاە کوڕە باشەکەم ئەزانم شەو دێن بۆ کوشتنم سێ کۆلکەداری گەورم بۆ بخە پشت دەرگاکەوە با لەدار بەڕوو بن 5 کڵۆنیش لە دەرگاکەدا با هەمووان لە پۆڵا بن پۆڵای ئەڵمانی تەنیا بەو شێوێ ئەتوانی بابد لە دەستی و خەڵکە وەحشیە نەجات بدەیت بەڵام دیسانیش ناتوانی ئەوان چاوەڕێی شەون لێگەڕێ باشە و تاریکی مەرگ گەمارۆمان بدا تاریکاییەکی وەک بەرد قرس و گران بکەوێتە سەر دنیاکەمان. خۆشەویستان بۆ بەدەستێنانی ڕۆمانی ئەو دیوی شوێستان سەردانی کەناڵی کتێبخانەی دەنگی خەزان بکەن لە تێلیگرام. لینکی کەناڵ لە دیسکریپشن و یەکەم کۆمنت دانراوە.